لە کۆتاییەکانی ئەمساڵدا چەندین جار بە تۆمەتی بەکارهێنان و مامەڵەکردن بە مادەی هۆشبەرەوە چەندین کەس لەلایەن ئاسایشەوە ڕوبەڕووی دادگا کراونەتەوە و سزادراون. بەپێی دوایین ڕاگەیەنراوی ئاسایشی گەرمیانیش سێ تۆمەتبار لەلایەن دادگاوە بە 3 ساڵ زیندانی و پێبژاردنێکی مادی سزادراون. بەرپرسانی ئاسایشیش لەسەر ئەو بابەتە هیچ لێدوانێک بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن نادەن. دیارە ئەم کێشەیە ئەگەر زوو بربەست نەکرێ چەند قۆناغێکا گوزەرەکە یەکێک لە حاڵەتەوە ئەچێتە دیاردەوە لە دیاردەوێتە خەیران. گەرمیان هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی عێراقدا. لە کۆماری ئیسلامی ئێرانیشدا سەرڕای قەدەغەبوونی یاسایی مادەی هۆشبەر بەڵام بە ئاسانی دەست دەکەوێت و مامەڵەی پێوە دەکرێت. ئەمە شۆکارێکە بۆ زوو گەیشتنی ئەو مادانە بە ناوچەکانی گەرمیان. ئەمەش کاریگەری هەیە لەسەر داهاتووی خێزان و کۆمەڵگەل لە ناوچەکەدا. ئەم حاڵەتە لەوە نەماوە بووەتە دیاردە. ئەم دیاردەی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە کوردستاندا بەم ڕێژە زۆرە ئاکامی زۆر خراپیە، چی لە ڕۆ ئابوووریەکەەوە چی لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە. لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە توانم بڵێم لە ئێستا وەکار بۆ ڕۆشانەوەی چەندین خێزان، وەکار بۆ تێکدانی چەندین خێزان. NRT زۆر هەوڵیدا ئامارەکانی تایبەت بە سزادراوانی مادەی هۆشبەر لە گەرمیاندا بەدەست بێنێ، بەڵام بەرپرسانی یاسایشی گەرمیان بە پاساوی جیاجا ئامادەی خستنە ڕووی ئەو ئامارە نەبوون. لە کاتێکدا خستنە ڕووی ئامارەکان ڕادەی مەترسی و قەبارەی ئاڵوودەبوونەکە بۆ ئەو دەستگایانە دیاری دەکا بیانەوێ لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە بکەن. مەریوان حەسەن NRT گەرمیان.